10 ساڵ 12 ساڵ دەبمەتی شیوا دەکەم ئەمە لە بە خۆم نەدەکرد لە پەنا پوروشتی دانیستمەوە سەرەکی خیان فرەتدان یا برەکە خووریم لە پاش لێ دەزینەمی لە بە خۆ لێ دەهاڵانم فێر بوو هەرێوەڵا گچکەوکەم مەگە پورانم لێ دەهاڵانیم لە پەنان هەیبینە بێ خووریم دەست دەدایە لە بە خۆم لێ دەهاڵان فێر بوو کوڕەنەوەڵا لە بۆ تاوڵی لە حانالێ بە تاوڵێ ڕاشتون بانە مەڕنا لە لای ئاریە مەرانە مەڕنا لەوێ وەڵا گەلک جۆرە کەفر لێ بێ پڕ لە بەنی دەکەی پڕ لە گوڵ دەکەی کەفر لێ بێ هەرا بە سادە و ساکاری دەکەی بە کەیفی خۆت وەڵا کەفر لێ بێ نوێ نوێژ بیاندای بەس چیخ جوانترە بە چیخێ جوانترە ئەو هەر بە کەڵک نایە لە بۆ کاوشتی نەبێ وڵا چوار نەوحە هەنە ئێکی پێ دەڵێن مامکی بەزێستان لە کنینەوانە تێدانینە ئێکی پێ دەڵێن دەست و خەنجەر ئێکی پێ دەڵێن ساگوڵ ئێکیش پێ دەڵێن گوڵێتەوە ئەوە گوڵێتەوە ئەوە جا کەفیلم لێ چوارەئیندامێ کەفیلم لێ ئێکێشی لێرە دروست دەکەم ئێکێش لێرە ئێکێ لێر بەس بووکێم قەت لێ نەهاڵاندون ئێ بەستەی نایمال بۆ دانەوە ئەوە شارەوە کتان ماڵێ هاڵاندون ئەمنەوە پسەری خۆلوانە سەر دەرناکە مەلحە وەڵڵاهی جا بە زەلام دەزانی ئەمە پارەکی پێرار ئەوە 3 ساڵە کچن لە ژوورێ نەهاتە دەرێ هەتا هەموو گوڵی تاو کردن دوایشن بە حەوت ڕۆژان کرد ئەلێرە دروستکردنی بەس ڕیست و شتی زۆر پێوە بوو وەڵڵا ئەوەندی مەجاالە نەبێ ئەوەندی چەندن مەجال هەبا ئەوەندی نوێژن دەکردنان چان دەخوارد و دوو نەفەرانن هەر دەکرد دوسێ نەفەریشن لە بۆ هاتن و برازا شتی خۆن دەهات دەگەڵیان دەکرد برازایەکم هینابوو برازایەمی شەوێ پیاویشمە هەتا لە خۆ بووینەوە نەچەوە نانوسایی لە حاضر دەکردین ئەمە شتێک دەکرد بە هەرسێکە وڵای جا پەڕیان هەیبینە بێ جلکی دە کۆنەگە دەگیرە بنجیرێ قایمیان قوماشیا دەکڕین هەڵی دەنەی بەمە قەسێ ئەگە هەڵینی ئەو جاریشیا دەپەشتینەوە ئەگە پەشتیش لە ئەو جاریشیا دوو قەت دەکەین و ئەو جاریشی هەر با دەدەینەوە بە تەشێ دوو جار جا ئەو جارەکی دەکەی ئەوان بەنانشا هەیبینە بێ دەکەینە گڕۆڵە هەتا ئەگوڵتاوە دەبنە گوڵتاوە بوون سنگێکی ئەلێرە دەکتینێکی لەوەن دەرێ چەند باڵم دوێ هەندە سنگیوە دوور دێخی ئەوە ئەهوا بە سوفیا دەکەم و لێ گرێ دەمجا ئەو جارەگە چیخم ڕاش دەبێ ئێگێکی لێکەمەوە ئەلێڕە بیا ئەمە سەردار چیخی جاوڵا لە مێژە بە خوریە نەکردو نابە خوریە شادەبێتی خوریە جوان دەشۆی نەگە لە مەڕێن کردەوە هەڵی دێخێنەگەوی شک بووە شای دەکەینەوە بەشێ ئەگە شەم کرد ئەو جارەکی دەکەیت دەچین دەرمانان دەکڕین لە مەنزەڵی ڕاڕەنگی دەکەین سوور و زەرد و دەرمانە هەنە دەرمان ئاجا هەیبینێ بە دەرمانە ئێستا نازانم نەهەنێ وڵا پاری شەر هەبوونەوە لەو بەرانە کردی ئێستاشن دەرمان هەرا دەماڵێ داواکی بیپسی تۆزە سوف قەت سپی نابێتەوە ئەرێوەڵا هەچی دیتی دەڵێ دەبێ گوڵەکەیان لە بۆ لێ هاڵێن نەمەش دەبۆ پێن ناکرێت بەیان لێ هاڵێن ناڵێن ماڵی دەهاو لێرە داوا کرد بووکیان دەبێ بنفرۆشتێ ئەمەش دڵم نەهات هەیبینێ بێ بیان دەبێ پێش بەهات ڕووبی بیفرۆشم سێ بەڕاستی زۆر پێماندوو بووە نەوەڵای حیوانان دەست پیلکەوکان دەبێ کەڵک هەر ئەوانە دێنین بەنی کەمانیان بەنان تێ دەکەین لەبۆ کاش ناهەنە دەبڵندن دەستپینەوە تا لێرەم لەسەرێک داناو لێ ژوورێ هەر بە بەنانیان دەکەینی دەکەین ناوەڵە وشتی خناکی هێستورە ئێباری گۆکی ئێرە هێستورە ئێبارێک چی خێبارێک لە بۆ کا دەبێ وابێ ئەوەکی ئەوی بنە چی خەیبێ لە ماڵەیان سپی دەکەین جوان لێکیان هەڵدەگرینەوە هەچی چاک بوو هەڵی دەگرین چ خراپی و فڕی دەدەین ناوەکی تێ بردەین تا وڵاتی شەپڕەی دەکە ئیمالی دەکە هەتا ئێستا دەوری چەندە دروست کردێ لەوەتەی 12 ساریەوە وەڵڵاهی خوا بە گەورەی خەوزانێ ئەوە 2 ساڵە ئەوەندە دەستەمێ 3 ساڵە سێ زوو ناشکێوە نێکاوە ناوەڵڵاهی ئیدە چاکار ناشکێن ناش وەڵا هەیبینە بێ 11 چیخن داویتن جا و 2 بیان داویتنەوە جارچین 5 چیخ داویتن جا گوڵەکن داویتن هەندێکیان لێ خەڵەت بوونا ئەوە 4 ناویتونە ئەوە 5 ئەوە لێیان خەڵەت نەبێ 5 و دەدا دارەکەەوە کوبری بە قوتی دەکات ناوەڵە لە بە جوانی ناتێکردنا ناوەڵات چی بەقەوەترە
واللهی نازانم ئەمن وەتی وێ ڕاگەیشتومە هەڵاتووە ماڵی بابی مە هەبوو دەوری ڕەشماڵی مەلحاننا ڕەشماڵەکەیە لە سێ شەشیا پێدێ سێ شەش باڵی یعنی 12 نانا 12 پتر دەکە 18 متر نازانم چەند متر هەیبینە بێ ئێ پاشەوەی شەش باڵە دووکە لە کەژ ئێکی شەش شەشن جا نازان دەکە چەند 6 بەستی تاوڵەکە دیکەن هەبوو فرۆشتن پارن فرۆش بە 6 وەرە خانندا ئەنەوە باڵ بوو درێژایی بەرینایشی 8 بوو ئادی برا بەفر بارانەشت پێ دەکەوی ئەمە هەرا دەجارن بەفر پێکەوتە داوانچی خوتاوڵاندا بووی یعنی بەفریژە جێرتەوە هەموو شتێتی تاوڵش تا لەسەرەوەی هەڵدەدەی تاوڵش ئەرێ بەخوای دەگەڕا هاتە ئێرە ماڵێمە شۆ ماڵی حاجی حاجە ڕسووی خوشکەوی حاجی نبێ یەک لە بۆ لێ هاڵان بوون فاتێدا بۆی هاتە ماڵێمەش تیبراژ نەگرت لە بۆ تاو نەکردم وەکتم ناڵە پتیۆڵادە ناگە لە بۆم تاوکەی ئەو کابرا دەڵێ لێت دەکرم تو وەڵڵاهی بزانم دەیفرۆشی لە بۆت لێ نەهاڵێن هەندوستان بوو ئەویش کچێ من کوتی جاپورە فات مادام کی ناتوە دەفرۆشی ئەمن گوڵا بەستۆشی خۆ لێ هاڵاندە منی دەفرۆشم یەکەتی لە بۆ تو لێ دەهاڵێنمە کابرای 50,000 بێریە داویش حاج سلێمانی نێژ دوێیدا تی حەی بە بای وای بەری لە هندستان ڕاهات ئەرێ بەخوای هەرە ساڵ نەهاتووە 6 ساڵە دێ ئەلحانەندەی نەماوە بێتەوە کابرایە لێرە نەبووینە بانەمە ڕێچەتان بووین هاتەوێ کوردی دەزانی ئایەک کوردی دەگەڵ بووی خوڕنەی بوو دەناوی لە بەخۆ نەدەزانی ڕسمی ماڵەیە گرتووینەی تاوڵەی هەموو شتی مەڕانی هەموو زیندارەکیا گرتووینەی کابرایە ئەمنە بڵێم ئەلحان ڕسمم لێرە یا لە تاوڵێ چیخما کردەوەی شیا گرتووە ڕسمیشی لە بۆ هیناینەوە ئادایانەی تۆ ئێرە ڕسمە سێ جاریا ڕسم لە بۆ هینامەوە